دادگەری بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی گەورەی لە بنیادی کۆمەڵایەتی و ئاینی و یاسا و تا دەگاتە مەسەلەی دەوڵەتی مەدەنی هەیە. ئەو کاتە دەتوانرێت دەوڵەتێکی دێموکراتی مەدەنی تەکنۆکرات دامەزرێت کە پایەکانی چەمچی ئەخلاق و عەدالەت بە بنکەی سەرەکی لە دروستبوونی دادابنرێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە خاوەن هەڵگری دروشمی دادگەریە هەمیشە لە بەرنامەی کاری خۆی هەوڵی جێبەجێکردنی داوە و خەبات و تێکۆشانی بۆ ئەوە بووە هاوڵاتیان لە ژێردەسەڵاتێکی دادگەر بن و لە پێناوی چەسپاندنی دادگەریش قوربانی و باجی زۆری داوە. بەنسبەت تێڕوانینی کۆمەڵی ئیسلامیش ئەگە تەماشای بەرنامە و پرۆگرای منهەجی کۆمەڵی ئیسلامی بکەین هەر دوژمەکانی بانگەشەی هەڵبژاردننی چێک لە بنەماکانی ئەو بوو کە کۆمەڵی ئیسلامی کار ئەکات بۆ چەسپاندنی دادگەری کۆمەڵایەتی لە نێوان تاکانی کۆمەلگا بەبێ تێڕوانین لە بۆ ئایدۆلۆژیا لە بۆ بۆچوونی حیزبەکان ئێمە پێمان وایە هەرچی خێروبەری ئەو وڵاتە هەیە کە لە ئاسمانە و کە لە ژێر زەویە هەموو ئەو خەڵکانێکە لە هەرێمی کوردستانە ئەژین هەموو حەقیان هەیە کە لەو خێروبەری ئەو وڵاتە لە سەرزەوی لە ژێرزەوی بە شێوەیەکی هاوبەش تێیدا هاوبەش بن مشتەڕک بن حەقی خۆیانە لە خێروبەرەکەی بێبەش نەکرن. ئەمە تێڕوانی کۆمەڵی ئیسلامیە لە بۆ پرسی چەسپاندنی دادگەری کۆمەڵاتی کە پێشمان وایە هەر ئەوەیە کە ئەتوانێت زامنی تەبایی و برایەتی و بەرەپێسوونی هەرێمی کوردستان بەخۆ ئەبینێت. کە دادگەری کۆمەڵایەتی لە کۆمەلگا نەچەسپێنرا ئەوە پێچەوانەکەی دێتەکایەوە و لە هەرێمی کوردستانیش نادادگەری کۆمەڵایەتی بووەتە هۆی دروستبوونی دەیان کێشە و گرفت و پێشێلکردنی مافی تاکەکان. توێژەرانیش حکوومەت بە بەرپرس و کەمتەرخەم لە چەسپاندنی دادگەری دادەنێن. بەداخەوە ئێستاکەش من بەرپرسی سەرەکی لەو نادادگەریە لە کۆمەڵایەتیە لە کوردستاندا بۆ ئەگەڕێمە بۆ دەسەڵات کە هەوڵێکی جددیان نەداوە لە سەرجەم دام و دەستگاکە فەرمی و ناحوکمیەکاندا پێویستە دادگەری کۆمەڵایەتی بچەسپێنێت. جیاوازیەک نەکرێت لە نێوان ئەوە لە چینێکی کۆمەڵایەتی ئەوە لە چ هۆزێکە ئەوە لە چ عەشیرەتێکە و ئەوە لە چ پلە پۆستێکی کۆمەڵایەتیدایە بەڵکو مرۆڤ لەسەر هەمووی ئەساسی یەک خاڵێک کۆ بکرێتەوە ئەیش بریتە لە خاڵی مرۆڤ بوون. بەداخەوە لە کوردستاندا ئەو دادگەری کۆمەڵایەتیە زۆر ڕەگی داوەتەوە لە پەیڕۆ پرۆگرامەکانی حیزبەکان بەداخەوە لە دەسەڵاتدا لە گرتنە پلە پۆستە کەسی شیاو لە شوێنی شیاودا نادرێ. ئاینی پیرۆزی ئیسلام دادی کردووە بە بنەما و دیمەنی هەرە بەرزی خۆی و خوددا لە 24 شوێن وشەی عەدلی باز کردووە و مرۆڤ بۆ دادگەری هاندەدات. بەڵام دوورکەوتنەوەی مرۆڤەکان لە پەیامی خودایی و سەپاندنی حکمی غەیرە ئیسلام بەسەر کۆمەلگا نادادگەری کۆمەڵایەتی بەرهەمهێناوە. بەو هۆیشەوە هاوڵاتیان ڕۆژانە گوێبیستی دەیان ڕوودا و کێشەی کۆمەڵایەتی و سیاسی دەبنەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام.